پاش تێپەڕبوونی نزیکەی 3 دێ لە حکوومەت و پەرلەمانی کوردستان تا ئێستا سەروەربوونی یاسا لە هەرێم لە ژێر پرسیاردایە تەواوی یاساکان وەکو خۆی جێبەجێ ناکرێت و کەسانی دەستڕۆیشت و باڵادەستەکان زۆر بە ئاسانی لە تۆڕی یاسا دەربازیان دەبێت و هاوڵاتی ئاساییش زۆر بە سانایی بە تۆڕی یاساوە دەبێت. یاسا ناسێکیش دەڵێت سەروەرنەبوونی یاسا لە هەرێمی کوردستان تا ڕادێکی زۆر قڕی و پڕی و چینایەتی و زاڵم و مەزلومی دروست کردووە. کاتێ سەروەری یاسا لە هەرێمی کوردستان پێشێل دەکرێت پێش هەموو شتێک خەڵک زۆرێک لە ناومێدی توش ئەبێ لەبەرەوەی هاوڵاتی ئەگەر ئومێدێک هەیە دەڵێ یاسا هەیە ئەگە یاسا هەبێ یاسا سەروەر بێت مافەکەم نافەوتێ بەڵام کاتێ یاسا پێشێل دەکرێت و سەروەری یاسا ماناچی نامێنێک گەورەترین بێ ئومێدی ڕوو لە هاوڵاتی دەکات ناچار دەبی پەنا بگرێتە بەر ڕێگایەکی تر بۆ نمونە هاوڵاتیەک گوێمان لێ دەبێت لە تەلەڤیزیۆن کە گڕ لە خۆی وەردا خۆی سوستێنێت لەبەر سێ لەبەری لە ڕێ یاسا نەیتوانی مافەکەی خۆی گرێتەوە ناسار دەبێت ینی ڕێشی ناخۆش مەرگەسات بۆ خۆی و خانەوادەکەی هەڵەبژێرێ یا گەنجێک کە ڕێی کۆچکردن دەگرێتە بەر بۆ دەروی وڵات کاتی دەزانی مافەشی یاسای لێرە وەکو پێویست بەدەست نایکەواتە لە ئەنجامی نەبوونی سەروەری یاسا ژیانی کۆمەلگا زۆرێک لە ئاڵۆزی تێدەکەوێت و قڕی و پڕی پیا دەبێت و چینایەتی دروست ئەبێ و زاڵم و مەزلوم لە ناو میلەت دروست دەبێت. زۆربەی جار ئەو کەیسانەی دەچنە دادگاکان کە پەیوەندی بە بابەتی سیاسی هەستیار یان بە کەسانی دەسەڵاتدارەوە هەیە یاسا لەسەری جێبەجێ ناکرێت لەگەڵ ئەوەشدا ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە خەڵکی مەدەنیەوە هەیە یاسا وەکو خۆی لەسەریان جێبەجێ دەکرێت ئەوەش ناعەدالەتی دروست کردووە. لە هەموو ئەو کارانەی کە دێنە دادگای موختار هەیە تەداخل دەکاتن موختار حاکم هەیە بە قسەی موختاری کردیە. پارێزەرێکیش دەڵێت زاڵبوونی هەیمەنە حیزب بە سەر دادگاکان و یاسا هۆکارێکە بۆ سەروەرنەبوونی یاسا لە کوردستان ئاشکراشی دەکات زۆر جار بە تەلەفۆنی موختاری گەڕەکێک یان کارجێڕی ڕێکخرا و کۆمیتەکان دادوەر بڕیارەکەی دەگۆڕێت. هۆکارەکە ئەوەیە کە حزبی تەداخلی یاسا دەکاتن بۆیە یاسا سربەخۆنیە یاسا وەک خۆی جێبەجێ ناکری و مەساری خۆی ناگرێتە بەر هۆکارەکە هەمووی ئەوەیە کە دەستی حزبی بۆیە پێمان باشە کە یاسا سەروەر بێتن سیناریۆ دوورخرێتەوە چونکە ئێستا ئەو سینارستانە سیاسیانەی کە لەنەوە هەرجوو زۆندا هەیە ئەوانن کاریگەریان لەسەر هەژمون و هەیمەنەی یاسادا هەیە بۆیە یاسا مەساری خۆی نەگرتیە زۆر بەڕاشکایی وەدەنێم و تەحەداش دەکەم بڕیار هەیە لەو هەرێمی کوردستانە حاکم هەیە کەوتۆتە ژێر هەیمەنەی حزبی و بە بڕیاری بەرپرسێکی ناوچە یاخود کۆمیتەیەک یاخود مختارێک تەنانەت مختارێک کاریگەری ئەو لەسەر ئەوە هەبووە ڕەش سپیکا سپی ڕەشکاتەوە یعنی بەداخەوە ناکرێ حاکم لە هەرێمی کوردستان بۆ شێوە بێتن بەڵام ئیدی کە سکاڵا بەرزەکەیەوە داواکاری گشتیە نایەتە جواب دەچی ئەنجومەنی دادوەری وەک پێویست نیە دادگاکان خۆمان دەزانین ینی بابرین یاسا لی سەروەرنی هۆکارەوەی حزبیە. سەروەربوونی یاسا بە جێبەجێکردنی یاسا بەسەر هەموو تاکەکانی کۆمەلگا بەبێ جیاوازی و پشتگوێ نەخستنی یاساکان بەدی دێت بەڵام لە هەرێمی کوردستان زۆر بەڕوونی و ئاشکرا ئەو خاڵانە پێشێل کراوە هەندێک جاریش بۆ بەرژەوەندی کەسانێک یاسا خراپ بەکاردەهێنرێت ئەمەش کاریگەری خراپی کردوتە سەر ناوبانجی هەرێمی کوردستان. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.